فارسە گۆرانشی مامۆستا محەممەدی مام لێ دەرێ قرار بۆ هەوێی لەگایال خۆت شایادی بێنی ساڵانی 2000 کە جەژنەدا دەهات خەرکەکە گەرم و کوڕشی زۆر جوانی بەنی شوانی وە بوو یەکدیان خۆش دەویست محەبەتی هەبوو بە من دێنرێ وەڵای کاک ئازاد کومان ئەو چکولاتی و ئەو شتە کڕیە ماشەڵڵا ئەو سەرزاتەمان کرد هەم هەروەشی خۆیتی کەس نهاتێ لە کۆتریان پرسی چێ دۆستە و چێ برادەرتە کۆتر گوتی مرۆڤەکان خۆشەویستی من و ڕێزم دەکرندوێ هەم برادر من هەم دۆستی منن بەڵێ وابزانم نیوەی جەژنە نیوەی جەژن نییە هەموو ساڵێ وە بووە ئەوان ڕۆژێک زووتر ئەمە کردیتمانە ژەریان ئەوان زووتر کردیتیانە جێژنە ئێستا ئەمە حەقمان لەسەر هیچ شتێکی نییە ڕاستەخۆ ئێستا کەمە دەزانین سبەینێ جەژنە وەنیە باز لە جەژنی خۆمان بکە ئێستاکە داخلی جەژن دەبین لە هەرێمی کوردستان ئەوجا ئەمە دەبی بڕێک بچینەوە دواوە و دواش بینەوە قۆناغی 2025 ساڵانی 2000 کە جەژنەدا دەهات خەرکەکە گەرم و کوڕشی زۆر جوانی بەنی شوانی وە بوو یەکدیان خۆش دەویست محەبەتی هەبوو ئەگەر چی گرانیش بوو فەقیری بوو حسار اقتصادی بوو حساری بەغداشمان هەر لەسەر بوو یەکدیان خۆش دەویست مەسەن بۆ من ئەگەر دەرینارم پێ وایە ئەم 5,000 بەرزی دەداتوە ئێستا سەرڕای ئەوەی کەوا هەموو شتێک خۆشە وایە هەموو شتێک خۆشە هەموو شتێک ڕێک پێکە برا لەگە برای مەرحەبای نییە خوشک لەگە خوشتی مەرحەبای نییە ئێستا تو کە چاوت پێ دەکەی لەو بازاری مەسەرەن شیرینی دەکڕیت چشتی دەکڕی شمەشی دەکڕی بە قورئان کە لە کۆرانان دەگەڕێم ئەمن ئەشەی کەونە شتیوا دەکڕم بە من دێنرێ وەڵای کاک ئازاد کومان ئەو چکولاتی و ئەو شتە کڕیە ماشەڵڵا ئەو سەرزاتەمان کرد هەم هەروەشی خۆیتی کەس نهاتێ یعنی ڕێزم هەیە ئیشاڵڵا هیوادارم کە خەرکەکە دەست لە ناو دەستێک بنێتەوە و یەکدیان خۆش بێتەوە و جێژنە پیرۆزانە یەکدی بکەن و خۆشی و کامەرانی بکەوتێتەوە ناویان وەڵڵاهی لە خراپیدایە ئێستا مەسەلەن بۆ نمونە ئێستا مە دەچینە چاخانەی کابرا ئەگەر تەبعەن ڕۆژی شکاندیە ئەگەر دنی خۆش بی لە مارێ یان لەگە خێزانەکەی باش بیان خێزانەکە لەگە پیاوەکەی باش بی باشە چیشی لەوە بازاڕەیە ئەدی منداری نییە خێزانی نییە ئەدی نابی فتارەکەی بکاتەوە لێوێ دابنیشی و بتوانی دوو قسەی خۆش بکاو دەست بەسەری مندارەکانی دابینی یعنی ڕێزم هەیە ئێستا تێک چووە ئەپەس هیوادارم مەزبوط بیتەوە بۆچی جاران چابیتەوە لەم جەژنە پەیامی کاک ئازاد زیرەک بۆ هەولێری پایتەخت چییە؟ بەڵێ جێژنە پیرۆزانە لە هەموو لایەکی دەکەم هیوادارم جێژنەشی پڕ کامەرانی پڕ خۆشی بوو خوای گەورە سوبحانەهو وتەعالا ڕۆژی هەمووانی قبوڵکردبی بۆ بە ڕەحم و بەزەی خۆی ڕەحم بە هەموومان بکاتە کاک ئازاد کەمێک لەمە بە پێت گوتم حەز دەکەم پێناسەی کۆتر بکەم ئەمە چییە چۆن پێناسەی کۆتر پێناسەی کۆتر لە کۆتریان پرسی چێ دۆستە و چێ برادەرتە کۆتر گوتی مرۆڤەکان خۆشەویستی من و ڕێزم دەکرندوێ هەم برادر من هەم دۆستی منن گوتی ئەدی چێ دوژمنی تو سەرەکیە و کەڕکە لێی دەبیتەوە گوتی باس کاتە کە لە ئاسمانەوە لۆم دێ پارچە پارچەم دەکەوە و دەخوا و بەجێم دێنێ گوتی ئەدی ئاشتەوایی لە چێن دەرێ دەست پێ دەکا و خۆشیەکانت لۆ ئەوها بە گروتینەوەیە گوتی زاران مۆبایل و شت نەبوو مثلا لەو شاری لە ئەو شاری کۆتر دەچوو نامەی دەبێت یعنی ڕێزی خەرچی دەگرێت مۆبایل نەبوو کاتی بەس ئێستا کە گوتی هەم باڵم هەیە هەم خۆشەکانیش بە ئاسوودەی خۆم دەژیم و دەفڕم و دەڕۆم و دێمەوە فارسە گۆرانشی مامۆستا محەممەدی مام لێ دەرێ قرار بۆ هەوێی لەگایال خۆت شایادی بێنی نەهایەتی گەرچی پێدا بوویم باڵێنی جوانێ گیان بۆوە لێ کرێدەم بە قسەی خەڵکی و لەگەڵ کرێدەم یاخودا بات کار بێ بە پرێدەم دوو قسەی خۆشی بۆ ناکرێدەم بەداخەوە دەیرێم نەورۆز کە تەناو مانجی ڕەمەزان زاران گروتینەی خۆشی هەبوو مەسەن کابرەکە نەورۆزدا دەهات و کاوەی ئاسنگەری بەبی دەهاتەوە چکە کوردایەتی لەوێ دەستی پێکرد ئەو وەختە ئەوە نەبوو مەسەن تەلەفۆنات و ئەوشتاوی نەبوو کە کاتێک زوحاشی کوشت و چووە سەر چیاکان ئاگری نەورۆزی کردەوە کاوە دوێ یعنی ئێستا کە شەمە هەر کە بە بیرمان دێتەوە ئەوە چینەتەوەی کووردە بەس کاتێک کە هاتە ناو مانجی ڕەمەزان ئەوەی زۆر نەبوو یعنی گروتینێکی جوانی پێوە نەبوو ڕێزیشی هەر دەگری کاک ئازاد سوپاست دەکەم ئەگەر پەیامێک شتێک هەردوو چاوی منی دووبارە چاوەکانت ماز دەکەم تەمەندرێژ و لە ساقن